چی بوو؟ ڕاوستە کوڕە خەڵکە مشتێرمان دەکا. ئەوەندە بیرم دەکردی شێت بووم بۆت. عمۆ دەواز لە ماچ مورچە بێنێ ئێمەش کارمان بەجێشتووە. کاکە عەلی ئەو دوانە لێک نابنەوە. کاکە نەمای تر تازە بووە پیاو چیتر مەرە کاکە عەلی. ناتخوا کاکە عەلی من هەروە ڕاهاتوومە جوانترە بڵێم کاکە عەلی. دەی باشە. ئەوە چییە؟ بە کورچەکەەوە نووساوی؟ پیرۆزبای دێ ها؟ ئەویش تێنا؟ لەبەر جەنابێت گەنجم هێنا پیریشم هێنا. ئافەرین بۆ تۆ. نەزانی ماتیەوە هەموو بێنان. بەبێ کەم و کوڕی. کاکە دانیشن. دەی کاکە. فەرموو.